وەکو خۆتان ئاگادارن ئێمە لە هەڵوێستەکانی پێشوشاو یەک و یەکێتی مامۆسایان لەگەڵەوەی بووین کە دەرگاکانی دەرگای خوێندنگاکان دانەخرێت بکرێتەوە، بەڵام لەگەڵ ڕێکارێکی توندی خۆپارێزی و خۆپاراستنی تەندروستی بەرامبەرم نەخۆشی کۆرۆنایە. چەند جارێکم یاداشتام لە ڕێی سکرتارێتەوە ئەمەکو ئێمە لق لە بەیاننامەکانمان یاومانەتە دەسەڵات کە داخستنی دەرگای خوێندنگا شتێکی ئاسان نییە. دوای هەموو کەرت و سێکتەرەکانی تر ئەنج تۆ بێ هانابێنی بۆی کە پەروەردەدا بخۆی وەکو لە هەموو ئەو شوێنانەی دنیا کە بینیمان، بەڵام بەداخەوەی کە ئێمە لێرەی بینی شتەکە پێچەوانەیە لە سێکتەری پەروەردە و کەرتی پەروەردە هەنگاوی زۆر تونند و هەڵوێتی زۆر تونگگیراوەتە بەر بۆ خۆپارێزی لە بەرامبەرە کەرتەکانی تر بەرەڵا کراوە. ڕۆژانە بینی کە نزیکترین کاتمان نەورۆز بوو بینیمان لە هەموو شوێنە گەشتیاری و تەنانەت هەر ئەگەر بە سلێمانی بە هەندوەرگنی شەقامی سالم و ناو هەولێر و هەموو ئەمانە بە هەندوەرگری کە ئازانی ڕێکارەکانی تەندروستی تا چێ پێوانەیەک بووە کە بەداخەوە کەی بینیت هەر کەسێکەوەی ببینایە باوەڕ ناکا کە هیچ نەخۆشیەک هیچ پەتایەک لە ئارایابێ، بەڵام بەداخۆکەینەوە سەر سێکتەری پەروەردە جارێکی تر نەخۆشیەکە لە هەڵچوونایە و ڕێکاری تون دەگیرێتە بەر و بەوەی کە جارێکی تر دەرگای خوێندنگاکان بە داخرایی بمێنێتەوە. ئەمە ئەوەیە کە ئێمە خاتە گومانەوە جارێکی تر بە شێوازێک بیری لێ بکەینەوە کە ئەم دەسەڵاتە مەبەستێکی لە پشت ئەم نەخۆشی پەتای کۆرۆنایەوە هەیە کە بەمەبعات وای لێگەینەوە کە تێکەڵاو بە مەسەلەی سیاسی و بە تێکەڵاو بە مەسەلەی قەیرانی دارایی کراوە. هەمومان نەزانین ئەو ئێستا وەزع و هینی حکوومەت ئەگەر لەگەڵ بەغاژ ڕێنەکەوێت داهات و سەرچاوەکانی زۆر زیادی کردووە بە پێی وتەکانی خۆیان کایانود ئێمە بە پێی داهات و ئەوەی کە لە بەردەستمانە ئەگەر بەوەش بێتتر کاتیەوە هاتووە کە موچە لێبڕین و ئەمانە نەهێڵدرێت سی ڕۆژجارەکەش بەردەوام بێ، بەڵام ئێمە ئەمە جارێکترەمان خاتە گومانەوە کە ئەم دەسەڵاتە نیازی خراپێ لە پشتەوە ئەمانە بکاتە بەهانەیەک بۆی جارێکی تر زۆڵ مستەمی لێبڕینی موچە دووبارە بکاتەوە.